زان هەر بۆ تاوتوێکردنی گرنگی ناوچەی جەرابلۆس و هاوکاریەکانی یەپەگە و ئەمریکا ئێمە هۆزان ئەفرینی شارەزا لە کاروباری خۆرئاوا لە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی لەگەڵمان دەبێت. کاک هۆزانم کاتت باش ئەگەر سەرەتا ئاماژەیەک بە گرنگی ناوچەی جەرابلۆس بکەیت بۆ یەپەگا و دواتر بۆ تورکیا. زۆر سپاس بۆ ئێوە بڕاستی ڕەوشی لە باکووری کوردستان و ڕۆژاوای کوردستان ئەمڕۆ لە داوخەکی زۆر گرنگدایە. هەروەها ئەمڕۆ یەپەگا توانیەتی شاری جەرابلۆس کە پێ کاتی خۆ گەرگامش بوو، گەرگامش و پایتەختی حەسیەکانی کوردی بووە. ئەمە توانم بڵێم ئێستا ئەو شارە لەژێر کۆنتترۆلی ئاسمانی هێزەکانی نیودەوڵەتی بە سەرۆکایەتی ئەمریکا و هەروەها لەلایەن یەپەگا و یەپەژە و بورکانی فراتەوە دوورپێچ کراوە. ئەمە ئەتوانم بڵێم ئەمەش بوو تورکیا زۆر شتێکی نەخۆشە، بەڵام تورکیا بێدەنگ بووە لەبەرەوەی ئەمڕۆ پەکەکە هێزەکانی پەکەکە تورکیای خستوتە ڕەوشێکی زۆر ئالۆز، بۆیە تورکیا ناتوانێت هەردوو قاچی لەلاو یەک پێڵاودا بووە. ئەوەش بوونی کە شەڕی لەگەڵ هێزەکانی گەریلەکانی هەپەکای کردووە. بۆیە ئەمڕۆ ئێمە دبینن کە ئەو پێنگاوین کە ئێستا هەیەی لە ئارادا لە باکووری کوردستان و لە ڕۆژاوای کوردستان لە خزمەتی گەلی کوردانە، بۆیە هێزەکانی نیودەوڵەتی و بتایبەت ئەمریکا پشتیوانی خۆی بۆ یەپەگا و یەپەژە ڕاگەاندووە، بەڵام بوو پەکەکەجی کردووە، بەڵام ئاشکرا ناکێ بسەراحەتیانێ. ئەمە ئەمریکا پێ خۆشە کە پەکەکە بتوانێت بێ پێشکەوتن بکەێت بۆ ئەوەی کە تورکیا بێدەنگی لە بەرەمبەری ئەو دەستێوەردانەی کە لە ناو سووریا دەکا و لە ناوچەکەدا دەکا و بە شێوەیەکی نهێنی هەوکاری داعش دەکا. ئەمەش پێ وایە ئێستا تورکیا کەوتوتە ناو ئالۆزیەکی زۆر قۆلەوە. بۆیە ئەمڕۆ ئێمە دەبینن ئەردوغان کە 5 ساڵە هەوڵی ئەوە ئەدا کە بەشار ئەسەد بێشەرعیەت ببێ، بەشار ئەسەد لەناو بچێ، بەڵام ئەمڕۆ ئێمە دەبینن ئەردوغان ئەڵێ با بەشار ئەسەد بمێنێتەوە، با لە چارەسەری سیاسی سووریادا وەکو هێزێک هەبێ، با وەکو کەسێتیش هەبێ. یعنی کەواتە ئەردوغان لە پێناوی چی واکە دیارە کە هێزەکانی پەکەکە توانیانە سەرکەوتنەکانی خۆی بە شێوەیەکی زێڕینە لە ناو تورکیا ئەنجام بدە و هەروەها لە کوردستانی ڕۆژئاواش بە هەمان شێوە یەپەگا توانیەتی سەرکەوتنەکانی زێڕینی تۆمار بکە. ئەمەش ئەوە کە داعش هەوپەیمانی تورکیای نهێنیە، کەواتە ئەو جەمسەری تورکیا لەگەڵ سعودیا و لەگەڵ قەتەر ئەمە ئەتوانم بێنم تێکچوو ئەو جەمسەرە جەمسەری یەپەگا و پەکەکە بەسەرکەوت. ئەوەشی کە ئەمڕۆ هەموو کەسێک دیاگوت پەکەکە لەگەڵ ئەمریکا نییە، ئەمریکا ئەوێ دژی پەکەکە شەر بکە بۆیە ئەگای لە هێزەکانی یەپەگەش نابێ، بەڵام ئەمڕۆ ئەو قسەکانی کە دیانگوتن هەموو تێکچوو. ئەمڕۆ ئەتوانم بڵێم ئەمریکا خۆی ئەزانێ کە پەکەکە و یەپەگا ئەو هێزی زۆر بەهێزن لەگەڵ پێشمەرگەی باشووری کوردستان ئەتوانن تەرور تێک بدەن. یعنی کەواتە کورد تەنها لە ڕووی بەرەنگاری کردن لە تێروریستەکان و لە تێروری جیهانی هەوکاری ئەمریکا بکات. بۆیە ئەمریکا ئەمڕۆ ئێوێ چەک بدە بە یەپەگا بڕاستەوخۆ. ئەمەژی هەنگاوەکی زۆر میژوویە بۆ گەلی کورد لە هەر چوار پەرچەی کوردستان. بەڵام کاکۆزان ئێستا لەلایەن هیچ بەرپرسێکی ئەمریکیەوە ئەمە پشت ڕاست نەکراوەتەوە، لەلایەن یەپەگەشەوە هیچ ئەمە پشت ڕاست نەکراوەتەوە کە هاوکاری بکرێن و لەلایەن ئەمریکاوە چەکدار یاخود چەکیان پێ بدرێت، چەکدار بکرێن. خۆی ئەمریکا نابێت یەکسەر بەو شێوایی هەموو شتەکانی خۆی ڕابگەنێ. ئەمە ڕاستیە کە لەبەرەوەی ئەمریکا ئەمڕۆ لە حلفی ناتۆوە و حلفی ناتۆ تورکیاش ئەندامێکی ئەوەیە وەکو یاسایی نەو خۆی پێڕۆی نەوخۆی حلفی ناتۆ نابێت کە وڵاتێکی ئەندامی ئەو بێ لەگەڵ وڵاتێکی دیکە ناکۆکدار و لە ڕووی جەنگەوە لەبەر ئەوەی سیستەمی عسکەرتەریەتی خۆیان هەر یەکن بوو بەرەنگاری یەکتر.
بەڵام ئەمڕۆ ئەمریکا بینێ و حلف الناتۆش کە سەرۆکی حلف الناتۆش ئاشکارە کردبوو کە تورکیا سنووری ئەو هەوپەیمانەی کە خۆیان کاتی خۆ لە ناو خۆیان دەکردبوو تێپەڕی کردووە تورکیا خروقاتی دەکا تورکیا پابند نابێ بە ڕاستیەکانی پێڕۆی ناوخۆی حلفی ناتۆ بۆیە کێشە بۆ حلفی ناتۆ دروستەکە یاسای ئەوان تێک دەدا بۆیە ئەمڕۆ ئێمە دبینن ئەمریکا پێخۆشە کە ئەوانەی کە تورکیا لە بەرەمبەری تورکیا شار دەکەن تێک نەچن و بەسەرکەون بەڵام تورکیا خۆی ئاگادار بووە بۆیە تورکیا ئەمڕۆ ئێمە دەبینن خۆی دەستی خۆی ئەخادە بەدەستی رووسیا هەروەها تورکیا ئەڵێ با بەشار ئەسەد ببینێ کەواتە ئەردوغان بۆچی ئەوەندە رووسیا ڕووخاند ئەو عفو ببورینە سووریا یعنی ئەوە ڕووخاندنی سووریا دوو کەسن یەک بەشار ئەسەدە ئەوەی دووهەم ئەردوغانە ئەردوغان چەک و تەقەمەنی و هەموو شتی پێشکەشی بە ئۆپۆزیسیۆن کرد چەکدارە ئیسلامیەکانی تۆنراو کرد بۆ ئەوەی ڕووخاندنی بەشار ئەسەد بەڵام وانە بوو ئەمڕۆ ئێمە دەبینن ئەو ئەڵێ با بەشار ئەسەد ببینێ کەواتە مەبەستی تورکیا ئەوە بوو تەنها بۆ ئەوەی کە کورد لە سووریا و لە ڕۆژاوای کوردستان نەبن بەهێز بۆ ئەوەی کوردەکانی ناو خۆی کە 25 میلیۆن تێپەر دەکات ئەوەش نەبن بەهێز بۆ خۆی بەڵام ئەمڕۆ دەبینە کاکۆزان کەواتە بۆچی ئەمریکا بەرامبەر ئەو خروقات و پێشێرکاریە بەرامبەر ڕۆژئاوا ئەکرێ بێدەنگە ئەتوانم بڵێم ئەمریکا خۆی بێدەنگ نییە هێزە هەوپەیمانەکانژی بێدەنگ نین ئێمڕۆ ئێمە دبینن لە ڕووی عسمانیەوە ئیشێکی باش دکن هەوکاریکی باش دکن بەڕاستی با ئێمە ڕاستیەکان بڵێن ئەمڕۆ چۆن رووسیا هاتوتە ناو علەویەکان جێگەی علەویەکان لە بەحرەی سپی ئەمڕۆ ئێمە دەبینن لازیقیە و ئەوە ئەمڕۆ ئەمریکاش ئەوە نیشان دکا کە بوو رووسیا ئەگەر علەویەکان و دوورزیەکان بن بۆ ئەمریکاش کوردە کە هەوکاری کورد بکە پارێزنی کورد بکە ئەمریکاش بوو پارێزنی کوردەکە لەبەر ئەوەی کورد هێزێکی بەهێزە بقووەتە بتایبەت یەپەگە و یەپەژە خۆیان ئیسپات کردن بۆ هەموو دنیا کە ئەوان ئەتوانن هاوکار بن بۆ هەر لایەنێکی کە دژایەتی تێرۆر بکەێت بۆیە من ئەڵێم ئەمریکا بێدەنگ نییە و ئەمریکا ڕاستەخۆ لە ناو ئەو کێشەیەدایە و ئەمریکا وەکو پشتیوانە هێزێکی پشتیوانە بۆ ڕۆژاوای کوردستان بڕاستی ئێمە بە ئاشکرا ینی ئێمە نابێ ئێمە ینی سیاست جیاوازە بەڵام تەکتیکی عسکری جیاوازە پەیوەندیەکانی دیبلۆماسی جیاوازە بەڵام لە ڕاستیگە ئەمریکا لەگەڵ ڕۆژاوای کوردستانە ئاماژەت کرد بەوەی کە ئەمریکا هاوکاری پەکەکەش ئەکات لە ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعشدا کەواتە بۆچی بێدەنگە بەرامبەر ئەو بوردمانانەی کە لەلایەن وڵاتی تورکیاوە بەسەر ئەو ناوچانی کە ژێر دەسەڵاتی پەکەکەی ئەکرێت ئێستا باێمە وەکو واقع ینی ڕاستیەکان ئاشکارا بکەن ئەمڕۆ ئەمریکا نەتوانێت کورد یەکسەر بە ئاشکارە کورد بخێ پاڵخۆ و تورکیش کە ئەندامی حلفی ناتۆوە یەکسەر ینی دوور بخێتەوە ئەمریکا تەوازنات دروستەکە ئەمریکا حەزەکە کوردجی قەزەنج بکە و تورکیا قەزەنج بکە بۆ ئەوەی تورکیا نەکەوێتە ژێر چاودێری رووسیا ئەمڕۆ رووسیا و ئەمریکا هەردوو هێزی لە دنیا ئەوەنی هەیە بۆی ئەمریکا ئەمڕۆ حەسابی ئەوە ئەکا کە تورکیا ئەگەر تورکیا دەواز لە تورکیا بێنێت تورکیا یا ئەبێ دەوڵەتێکی گەورەترین دەوڵەتی تەروریست یا ئەبێ گەورەترین دەوڵەتی هاوکاری بۆ رووسیا ئەمەش بۆیە ئەمریکا حەزەکە لە ڕۆژاوای کوردستان و لە تورکیاش و لە هەموو شوێنێکی کە کوردیدایە بە شێوایەکی زۆر زۆر باریک زراو کە بتوانە بێ کورد و ئەوە نەیدیکە بە هەموو ئەوەیەکی بپارێزێ بەڵام نایەوێ هەوپەیمانانی خۆی وەکو کە تورکیات هەوپەیمانێکی تاریخیە بۆ ناتۆ کە ئەوانژل دەست بدەن لەبەرەوەی ئەمریکا گەشتێتە ئەو قەنعاتە بۆیە ئەمریکا شت هەیە ئەبینێ بەڵام لەوەی ئەمریکا بە ئاشکەرەی هەندی چەک پێشکەش ناکە بە کورد یا بە یاپەگە بە یاپەژە یا بە حتا یان بە پەکەکەژی ئەگەر چەک بفروشێ ئەوە جیاوازە بەڵام وەکو کە هەوڵ نادێت کە بە ئاشکەرەی هەموو شتی بکە زۆر چاکە کەواتە ئەمریکا پێت وایە یاپەگە هەڵەبژێرێت یاخود تورکیا لەم بارودۆخەیە
خۆی ئەمریکا ئەزانێ ئەمریکا خۆی یەپەگای ڕۆژاوای کوردستانە یەپەگە چی هیچ علاقەیەتێکی خۆی سیاسی لەگەڵ هەپەگە لە کوردستانی تورکیا نییە هەپەگە هێزی سەر بە پەکەکەیە یەپەگە هێزێکی سربەخۆیە لەوانەی کە نزیکی پەیەدە بە وەکو کە پەیەدە هێزێکی سیاسی گەورەی ڕۆژاوای کوردستانە لە نزیک بێ نزیک یەکتر بن بەڵام لە ڕاستیدا یەپەگە هێزێکی ڕەوای ڕۆژاوای کوردستان ئاشکرا بوو کە لەم دوایە ئێوەش ئەگەدەر بوون کە بە سەرپەرشتی ئەمریکا برێز ساڵح مسلم لەگەڵ برێز سەرۆکی هەرێمی کوردستان برێز مەسعود بەرزانی دانیشت و دانیشتنیان کرد و هەندی خاڵی گرنگ هەبوون لەگەڵ یەکتر مناقەشەیان کردووە کە ئەمڕۆ یەپەگە هێزێکی شەرعی ڕۆژاوای کوردستانە و نابێ هێزێکی دووەم هەبێ. زانیاریت هەیە لەسەر ناوەڕۆکی خاڵەکان؟ خۆی ئاشکرا بوو یانێ بڕاستی ئاشکرا بوو لەو کوبنەوەیدا کە هەندی خاڵی ئەساسی هەبوون کە ئەوەیە هەردوو ینی هێزی پێشمەرگە باشووری کوردستان لەگەڵ یەپەگە هەمەهەنگی بکەن بۆ لە ناوبردننی داعش لەو شوێنانەی کە مەترسیدارە لەسەر ناوچەکانی کوردی لە باشووری کوردستان و لە ڕۆژاوای کوردستان. بەڵێ پێت وایە ئەم شەڕات لە ڕۆژئاوا هەیە تاکەی بەردەوام ئەبێت و ئایا کورد دەتوانێت سەرجەم ئەو ناوچانی کە استراتێژیەتی تێدا هەیەەوە بەرژەوەندیەکانی تێدا هەیە بخاتەوە ژێر کۆنتترۆلی خۆی؟ پێم وایە لە داهاتووداش ئاشکرات بە کە هەندی پێشکەوتنی دیکە ئەبن و هەروەها ئەوەی هەری گرینگە کە جارەبلۆس ڕزگار بکرێت لەگەڵ ناوچەی باب و عزاز ئەو کاتا کە عفرین لەگەڵ کوبانەیە و جززیرە یەک دەگرن ئەو کاتە کەواتە لە خانقین بۆ عفرین هەردوو بەشی کوردستان بەو شێوەیە ئێمە ئەتوانە بنن ئەو سینووری کە کاتی خۆ سەیکسبیکۆ دانەبوو ئەوە تێک دەشە و داهاتووی کورد لە هەردوو پارچەی کوردستان بەهێزتر دەبە باش دەبە بۆ ئەوەی کە لە عفرین ڕون و زەیتی زەیتونی عفرین بێتە بوو سلێمانی و هەولێر و دهۆک و کەرکووک و خانەقین و بە هەمان شێوە نەوتی ئێرە کە بچێ بوو عفرین و غازی ئێرە بە هەمان شێوە جززیرە بەو شێوەی بەڵاو بێ یعنی کەواتە لە داهاتووکی نزیکدا پێم وایە گەشتبینیەکایە لە ئارادا و ڕەوشی کورد باشتر دەبە و ئەبێ ئێمە لەبیر نەکەن ڕۆژاوای کوردستان لەگەڵ باشووری کوردستان بە ناوچەیەکی ئازادی کوردستان کە هەردوو بەش پێکوە هەمانگی دەکەن لە ڕووی عسکەری لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی سیاسی لە ڕووی دیبلماسی لە داهاتوودا و پێم وایە هەڵبژارەتنەکانی داهاتووی هەرێمی کوردستان ئەو ڕاستیە ئاشکرا دەکەن. بەڵێ باست لە هاوکاریەکانی هەردوو بەش کرد ئەمەوێ ئاماژە بە ڕۆڵی هەرێمی کوردستان بکەیت لە هاوکاریەکانی بۆ ڕۆژئاوای کوردستان و هەروەها هاوکاریە جدیەکانی بۆ شەڕوانانی یەپەگە. لە مژاری هاوکاری بڕاستی ئەتوانە بڵێم بێ هەندی ئێمە ئەو شتانەی کە هەیە ئەو تەوازنەتی ئەو ڕاستیەکانی کە سیاسی و عسکەری لە ناوچە هەیە ئێمە ئەگادار بن کە عێراق ئەمڕۆ هەرێمی کوردستان بوو نمونە لەگەڵ عێراق هەر بتوێن نەتوێ سەر بە عێراق تا ئێستا وەکو دەوڵەتێک نتوانێت جۆمەجۆر بکێ هەروەها لە لایەنی ڕۆژاوای کوردستان تا ئێستا لەژێر هەڕەشەی داعش و ڕژیمی سووریا و تورکیادایە بۆیە ئەتوانە بەڵێم هاوکاریەکە تا ئێستا هاوکاری باشووری کوردستان ینی بە تایبەت هاوکاری ینی بڕاستی ئێمە هەندی لایەنی سیاسیژە وەکو یەکتی نیشتمانی کوردستان ئەمە ینی ئەمە دەمەکە درێژ هاوکاری ڕۆژاوای کوردستان دەکە و بە هەموو شێوەیەکی و هەندی کەناڵەکانی کوردی کە کەناڵی ئێوە NRT لەگەڵ گەلی کوردستان و لەگەڵ KNN و لەگەڵ کورسات نیوز و ئەمانەش هاوکارێکی باشن بۆ ڕۆژاوای کوردستان لە ڕووی ڕێگەیاندنەوە و ئەتوانم بەڵێم خەڵکی هەرێمی کوردستان بە هەموو شێوەیەک ئەتوانە بڵێم هاوکاری ڕۆژاوای کوردستان کردووانە و ئێسش بەردەوامن و لە هەموو ڕۆیەکەوە ئێمە بڕاستی لە تۆری فێسبوکەکان تەماشا بکە ینی ئەوەنەی کە خەڵکی ڕەوشەمبیری ئێمە لە باشووری کوردستان پێ خۆشە سەرکەوتنەکانی ڕۆژاوای کوردستان ڕەوشەمبیری ڕۆژاوای کوردستان ئەوەندە پێ خۆش نییە بڕاستی بتایبەت ئەوەنەی کە عایدی معارەزەی سوورینە ئەوەنەی کە جێگەی خۆیان لە سەمبول خۆشیان کردووە. بەڵێ جگە لە هێزەکانی یەپەگا ڕۆڵی هێزە کوردیەکانی تر چی بووە لە ڕۆژئاوای کوردستان و لە کۆنتترۆلکردنەوەی ناوچەی جەرابلۆس؟
لە ڕۆژاوای کوردستان وتم یەپەگە و یەپەژە ئەمانە هەردوو هێزی ڕۆژاوای کوردستانن جگە لەوەنە تا هیچ هێزێک نییە لە باکووری لە ئەو ڕۆژاوای کوردستان هیچ هێزێک نییە نە لە عەفرین نە لە کۆبانێ و نە لە جزیرە ئەو هیچ هێزێک ینی کە خۆیان لە فێسبوک کە خۆیان بڵێن ئێمە هەنا لێ بڕاستی ئەو هیچ هێزێکی نییە جگە لەم هێزانە لەبەرەوەی لە 2011ەوە لە 2011ەوە ئەم هێزە دامەزراوە پارێستنی ڕۆژاوای کوردستان دەکە نەتەنها پارێستنی ڕۆژاوای کوردستان دەکە پارێستنی کوردەکانی لە حەلەب دەکە لە ئەشرەفیە و لە شێخ مەخسوود ئێستا شەڕە ئێستا لەگەڵ بەرەی شام وەلەگەل بەرەی نۆسرا ئێستا شەڕە لە سێ ڕۆژن شەڕ هەیە ئەو کەواتە یعنی یەپەگە ئەمڕۆ خۆتە نزانن وەکو برێز مەلا بەختیار ئاشکارە کردبوو لە کۆنگرەی پەیەدا ئەگەر یەپەگە نەبا 200,000 کوردی ئێزیدی لە ناو دەچوون ئەمە هەموو عڕاستیە کە بۆیە ئێمە بڕاستی یەپەگە تەنها ئێستا خەریکە یەپەگە شنگالیش ڕزگار بکێ ئەگەر ئێوە ئاگادار نیم نزانم ئێستا پیلانێکی ئەوە شەیەکە ئەمریکا داوای لێپەکە بکات کە هاوکاریان بکە لە ڕووی ڕزگارکردنی هۆڵ لەگەڵ ڕزگارکردنی شنگال لە داهاتوو لە دوای جارابلوس و ئازاز و ئەلباب. بەڵێ کاکۆزان ئەی بۆچی سەرۆکایەتی هەرێم و هەندێک لە بەرپرسانی هەرێمی کوردستان ئاماژە بە هەبوونی هێزەکانی باشوورەکەن لە ڕۆژاوە؟ ئێستا مەسەلەی تایبەت یعنی سەرۆکایەتی هەرێمی کوردستان وانە؟ بەڵێ سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ بتوێنێتەوێ ناتوانێت وەکو سەرۆکی هەرێم بتەواوی جەموجۆڵ بکەیت لەبەرەوەی ئەمڕۆ خۆی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە پارتی دیموکراتی کوردستان پارتیەکی لەگەڵ ئاکپ پەیوەندی دیبلۆماسی و تەنزیمی و سیاسی و هەوپەیمانن کاک نیچووران بەرزانی خۆی پار ئاشکرای کرد لە کاتی کۆبانەی مەسلەی کۆبانەی خۆی گوتی ئێمە لەگەڵ تورکیا هەوپەیمانن وەکو پارتی دیموکراتی کوردستان کەواتە بۆیە ئەمن یعنی ناتوانن وەکو پێویست هاوکاری ڕۆژاوای کوردستان بکەن لەبەر ئەوەی هاوپەیمانی ئاکپەنە ئاکپەش نایاری ڕۆژاوای کوردستانە وەکو پێویست ناتوانن کەواتە هاوکاری ئەکرێن بەڵام وەکو پێویست نییە؟ بەڵێ ینی احتیمالە بنهێنیش هاوکاری بکە بەڵام وەکو کە بە ئاشکارە نابێت لەبەرەوەی ئەگەر بە ئاشکارە هاوکار بێ یا وەکو پێویست هاوکار بێ کەواتە ئەو هاوپەیمانایەتی لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و ئاکپ تێک دەچە. بەڵێ هۆزان ئەفرینی شارزە لە کاروباری خۆراوی کوردستان سوپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆکانمان لە سلێمانی.